ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین تەوەری بەرنمەکەمان هەڵبژاردننی داهاتوی عێراق و ئەگەر و پێشاتەکانە با میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک ڕزگار ئەژی گۆران ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پار دیموکراتی کوردستان. کاک ڕزگار خۆشحاڵین و بەخێر بێت. کاک ڕزگار لەم کەشە گەرمەیە گەرمبوونی بابەتی هەڵبژاردن و پرسی هەڵبژاردن و یەکلاکردنەوەی کاندیدەکان و پێشکەشکردنی ئەحزاب بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی داهاتوی عێراق گەرمە باسی ڕۆژە. پێمان خۆشە بەڕێزت بە حکمی پسپۆڕێکەت و ئەزمونێکی درێژ لەم بوارەیە گفتوگۆی جەنابەت بکەین لەبارەی هەڵبژاردنەکانی داهاتوی عێراق، بەشداری کورد، کێشە و ئەستەنگەکانی بەردەمی کورد. پێم خۆشە دەستپێکی پرسیارەکە بۆ دەست پێ بکەین کە یاسای ئەم جارەی هەڵبژاردننی عێراق یاسایەکی جیاوازە. بازنەکان کراون و فرەبازنەی لە عێراقا ڕەچاوە کرێت، تەنانەت لەسەر ئاسی پارێزگاکانیش چەند بازنەیەکی تر هەیە و کاندیدەکانیش بە تاکە کەسی بەشداریەکەن لە هەڵبژاردنەکان. خوێندنەوەی جەنابەت بۆ جیاوازی یاسای هەڵبژاردن بۆ ساڵی 2021 چییە؟ کۆمەڵشتە پێکەوە خستە ڕوو سەرەتا پرۆسی هەڵبژاردن کاکە سەربەست پرۆسێکی دیموکراتیە لە هەناویە خواست و ئێرادەی ملت خەڵک دەنگدەر هەڵەگرێ بۆ ئاڵگۆڕی دەسەڵات یا بۆ متمانەدانەوە بە دەسەڵات. چکە تۆ گەر لە وڵاتێکا بژیت وڵاتەکە دیموکراتی بێ و هەموو 4 ساڵجارێ هەڵبژاردننی بە فەرمی بە شێوەیەکی سروشتی و لە کاتی خۆیەتیا بکرێت، پێویستە تۆ لەو پرۆسەیە بەشدار بی و کارکتەرێکی سەرەکیش لەو پرۆسەیە دەنگدەر خۆیەتی. جاو کاتە نەمێنێتە سەرەوەی دەنگدەر چۆن جیاوازی لە بینی ئەم حزب بۆ ئەو حزب، ئەم بەرنامە بۆ ئەو بەرنامە، ئەم کەسایەتی بۆ ئەو کەسایەتیەکات. بەڵام لەوێ لەسەر سنوڕەکانی دەنگدان یەکلاکرێتەوە. بەداخەوە لە عێراقا لە دوای ڕوخانی ڕژێمی بەئەس و هاتنەکایی کەشێک و زەمینەیەکی تری سیاسی لە عێراقا لە دوای ئەوەی کە حیزبێکی تاکو تەنها حکومێ وڵاتەیە کرد، چەند ئەحزابێک لە دوای ڕوخانی سەدام هاتەکایەوە کە بیانەوێ پرۆسەی دیموکراتی و دەسەڵاتکردنی دەسەڵات لەم وڵاتە پیادە بکەن. کەڵم بەداخەوە پرۆسەی هەڵبژاردن لە عێراقا ئەوەی کە پرۆسەیەکی سیاسی بەحتە ئاوێتە نییە بە مەسائلی ئابووری و مەسائلی کۆمەڵایەتی و مەسائلی پەروەردەی و مەسائلی خزمەتگوزاری و ئەوە ئەخرێنە بەرنامەوە لەلایەن حیزبەکانەوە، بەڵام هەدەف لێی دائیمە هەدەفێکی سیاسی لە پێشەوەنیە. بۆ پرۆسی هەڵبژاردن پرۆسێکی سیاسیە، بەڵام سیاست سەرقافڵەی چەمکەکانی تر و بوارەکانی تری ئەو پرۆسەیە، فقط سیاست. ئەتەوێت کاک ڕزگار بڵێ بەشەکانی تری خنکاندووە، بەشەکانی تری کردو بەژێر لێەوە داپۆشی و بەش مستەلاحێکی تر ناوی بینی. بەداخەوە ینی ئەمە وای کردو ئێمەی کورد لە عێراقا هەمیشە چاومان لەوە بێ پرۆسەی ترکێتە پێشەوە چۆن بتوانین تەعامل لەگەڵ چۆن زمانێ بدۆزینەوە بۆ یە قسەی لەگەڵ ئاخاوتنی لەگەڵ بەغا پێ بکەین، بەغا دان بنێ بە مافەکانمانە، بە تایبەتی ئەو مادانەی کە لە دەستورە ناویان هاتووە و داڕێژراون و تایسە جێبەجێ نەکراوە. ئەمە هەموو ئامانجی گروپە سیاسیەکانی کوردستان بۆ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ئێمە ئەتوانم بڵێم لێمان بۆ بەگرەیەک لەگەڵ بەغا هەموو هەڵبژاردنێ چاوەڕێن هەڵبژاردن بکرێ و دوای حکومەت تەشکیل بکرێ، بچینەوە بەغا بەگەڵ بەغا لە ڕێی نوێنەرەکانمانەوە لە ڕێی شاندەکانمانەوە بتوانین کێشەکانمان هەڵکەین. بۆی ئەوەی ڕوئیا سیاسیەکەی تایە ڕوئای تریتیان یعنی چۆنەڵێ ئومێدی ئێمە لە ڕۆ سیاسێکەوەی ئەوەنەی کە لەگەڵ بەغا بتوانین بگەینە ئەنجامێک، نەک ئەوەی کە ئومێدمان بۆ بێ عێراقێکی یەکگرتووی فیدرالی، ینی فیدرالی بۆ ئیتیحادی بۆ معنایی کە بەخواستی هەموو لایەکمانە ئیتیحادەمان دروست کردووە، فیدرالیەتمان دروست کردووە، دەستوری مافەکانی هەموو لایەنەکان هەموو پێکاتەکان تیا فراهەم بێ. ئەوە وەکو گوای لێت و بۆ بە خەونێکی هەموو خەڵکێکی ئەم وڵاتە.
کوردیش ئەوەی کە کێشەکەی سیاسی و کێشەی خاکی هەیە کێشەی زمانی هەیە کێشەی ئابووری هەیە بە حەقەت ینی بەهۆی بۆ ئەزمانی کە تێپێ ڕێون کێشەی ئابووریشمان بە دروست بووە تا بەغا لوتفی نەبێ و ڕەحمی نەجۆڵێ ئێمەنان نەبێ بیخۆین ئەمە کێشەی ئابووری نە دەسەڵاتەکانی هەرێمیش بەو شێوەیە کەوتۆتە بەر ڕەحمەتی دەسەڵاتی حکوومەتی عێراقی وە ئەحزابەکانی ئەوێ یا حاکمن بۆیە دائیمە ئێمە ئەم مەسائلانەی کە باسێکن لە ڕووی ئابووری کۆمەڵاتیوانەوە بە چاوێکی کە تەمەشایەکەین تەنها لە ڕۆ سیاسیەکەەوە یوزن چکە زانین سەبەبەکە مەسائلی سیاسیە ینی سەبەبی سیاسی هەیە بۆیە مادەیە جێبەجێ نابێت سەبەبی سیاسی هەیە بۆیە عێراقێکی ئەسەقامگیر نابێت سەبەبی سیاسی هەیە لە ڕۆکەی تریشەوە ئەزمەی سیاسیمان هەیە با بڵێن بەو زمانە قسە بکەین بۆیە لەگەڵ عێراقا ئێمە دائیمە لە چێشمە چێش و ناوکۆچی و ململانەی ئاین و لێک تێگەیشتێکی هاوبەشمان نیە کاک ڕزگار لێرەوە تۆ کە سەیری هەڵبژاردنەکانەکەی لە دوای 2023ەوە ئەم هەڵبژاردنانە هەرچۆنێ هات بێتە پێشەوە بە هەر سیستمێک و بە هەر یاسایەک جێبەجێ بوو بێ نەتیجەکەی ئەوە بۆ کە بینیومانە ئەم جارش کە یاساکە گۆڕراوە و هەموو عێراق بۆ بە 83 بازنە و تۆ سیر کە لە انتخاباتی یەکەمە هەموو عێراقێک باز نەبوو کە من ئێستاش وەکو خۆم بەتەکید لەگەڵ یەک بازنەی لەگەڵ یەک بازنەی پرۆسەی هەڵبژاردن بە عێراقا بۆ چکە کوردێک لە بەسرە دەنگی بە فێڕۆ ناڕوە عەرەبێک لە سلێمانی دەنگی بە فێڕۆ ناڕوە تورکمانێک لە بەغا دەنگی بە فێڕۆ ناڕوە چێی بوێ لەو لیستە عێراقیانە لەو لیستە کوردستانیانە ناتوانێت دەنگی باتێ و دەنگەکەشی بۆ ئەو لیستە ئەچی بەس کە هەموو عێراقی کرد بە 18 بازنە ئەو وەختە تۆ دەنگی لەکوێ بوو بۆ ئەو محافظەیە وە کورسیەکانیش تهدید کرا و کاتە محافظەیە ون کورسی محافظەیە ون کورسی لەسەر ئەو بنەمایە ئەم جارە هەستاون هەر محافظەیەک بەپێی عەدەدی کورسیەکانی چەند کۆتاییتیایە ئەوەنگە بازنیان بۆ دروست کردوین لە هەر بازنیەکە ئەبێ کۆتایەکیش دەرچێت جیاوازی زۆرە لەگەڵ پرۆسەکانی تراوە لە ڕووی سیستم و لە ڕووی یاساوە ڕاستی کاک ڕزگار ئەم یاسایە کە ئەم جارە دەرچوو لە ژێر گوشاری خۆپیشاندەرانە دەرچوو کە کاتێک بەغدا و بەسرا خۆپیشاندانی گەوری بەخۆیەوە بینی و تونند و تیژی گەورەشی بەخۆیەوە بینی خۆپیشاندانەکان ئەمە وای کرد کە حیزبە عێراقیەکان بە تایبەتی لەناوە ڕاست و باشوور ناچار بن کە بەشێک لە داخوازی خۆپیشاندەران قوبوڵکەن و دەستکاری یاساکە بکەن بەم جۆرەی ئێستا کە وەکو بەپی زانیاری من بەشێک لە حیزبەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش بەم یاسایە زۆر ڕەزامەند نین لەبەرەوەی کە هەم بابەتەکەی زۆر ورود کردوێتەوە و ڕۆڵی حزابیشی تا ڕادێک سنووردار کردووە و ڕۆڵی تاکی زیاتری براس کردووە خوێندنەوەی تۆ چیە بووی کە بۆ نمونە ئەم جارە ڕەنگە تەجروبەیەکی زۆر جیاواز لە عێراق بێتە پێشەوە کە زۆر جار بەشێک لە هێزە گەورەکانیش قەلەقن سەبارەت بە دەنگی خۆیان بۆ پێگەی کە پێشتر لە پەرلەمانی عێراقییان بوو دەمە شتێکە ئەرزکەم لێرە ئەگەر هەموو هەر پسپۆڕێک هەر شارەزایەک هەر کەسێک هەر ڕۆشنبیرێک هەر کەسێکی عەوام سەرجادش وا بزانێت پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارە داخوازیەکانی خۆپیشاندەرانی سەرجادەی ساحەی تەحریر و شارەکانی تری جنوب جێبەجێ ئەکا و ئەهێنێتە دی ئەمە زۆر هەڵەیە و ئەگەر وا خەڵکی جواب بزانێ ئەم پرۆژەی یاسای ئەم جارە لە ساحەی تەحریرەوە چۆتە پەرلەمان هەر هەڵەیە چونکە ئەو خەڵکەی کە ڕاپەڕیوە یا کە خۆپیشاندانەکە نەخاوەنی کڵێشەیەک و بەرنامەیەک و پرۆژەیەک بووە تا بڵێ وەڵاهی ئەم جارەگەر ئێوە بەم شێوازی انتیخابات نەکەن ئێمە بەشدار نابین یان بایکۆتی پرۆسەکەکەین یان بە شێوەیەک لە شێوەکان موقیفێکی تر وەرەگرین ئەمە نەبووە ینی خەڵکی خۆپیشاندەر پرۆژەی نەبووە خەڵکی خۆپیشاندەر تەنها تعبیری لەسەر تعبیری لە حاڵی خۆی کردووە تعبیری لە حاڵی خۆی کردووە بە دیوەکەی تریاوەتوێتی ئێوەی دەسەڵات سەبەبن لەم خراپیانی باری گوزەرانی میلەتەکە ئێوەی دەسەڵات ئەمە مەسەجی ساحەی تەحریرە بۆ دەسەڵاتە دارەکانی بەغا دەسەڵاتدارانی بەغاش نەهاتون ئەم پرۆژەیە ئەمە خەڵکێک دایناوە کە مەجال بات خەڵکێکی پسپۆر شارەزا مەجال بە حیزبی بچووک یان بە کاندیدی تاکە کەسی وەکو کەس وەکو شەخص خۆی هەڵببژێرێ
ئەو کاتە لە ڕێ حیزبەوە فەرز نەکراوە و لە ڕێ حیزبەوە نەخراوەتە لیستەوە هەتاکو بە لیستێک لە ڕێ لیستێکەوە بچێتە پەرلەمان و حیزبە گەورەکان تیا مستەفید بن لەمە هەموو تاکە کەسێکی عێراقی ئێستا بە کوردستانی شەوکەڵی عێراق هەموو کوردستان دەگرێتەوە بۆی هەیە خۆی هەڵبژێرێت بە مەرجێ و شروتە یاسایانەی کە لە یاساکە هاتووە مەسەلەن جەریمەی خراپی نەکرد بێ و سومعی باش بێ و ئەوە نەبێەوە لە کۆمەڵێ شروتی هەیە ئەوە شوی کاندید بوون تەمەنی وابێ فڵانی وابێش ئەمانە ئەم کاندیدە لە هەر شوێنێ خۆی هەڵەبژێرێ لە شوێنی باڵێنیش لە هەر محافظەیە بە تاکە کەسی ئازادە نەکە بڵێم مەمەسمۆنێ کاندیدی بەسڵەتوانێت لە ئەم باڵ خۆی هەڵبژێرێ کوێ لەکوێ لەدایک بوو لە چۆن نیشتەجێ ئەوە شروتەکانن کە توانێت خۆی هەڵبژێرێ کەوابوو لەسەر سەحنەی سیاسی و سەحنەی انتخابی با بڵێنە سەر شانۆی هەڵبژاردننی ئەم جارە دەموشاوی تازێتی پێشەوە خەڵکێک بە فەردی خۆی هەڵبژێرێ خەڵکێک توانای دروستکردنی لیست و حیزبی نییە و بەڵام توانای هەیە بێباندانی پەرلەمان و داکۆچی کار بێت لەو داخوازیانەی کە لە ساحەی تەحریرەوە بەرز ئەو دروشمانی کە بەرزەکرانەوە یا بتوانێت نوێنەرایەتی ئەو خەڵکە بکات ڕۆژوڕوتی کە خزمە گوزاریان ناگاتێ کارەبایانێ براوە ئاویان نییە موچیان نییە گوزەرانیان زۆخرا تۆ سەمەشای کوردستان مەکە بڕوان کە سەربەست لە جنوب بوو لە بەغاو لە شارەکانی تر خەڵکی زۆر نەهێما بۆ زیان خراپکرا مناڵی ئەمە ئەم ئەزمە مالیە هەمووانی گرتوتەوە بەڵام لەوانەیە ئێمە لە چاو ئەوەیە زۆر باشتر بین ئەمە مزایدێ نییە و هینیش نییە مامە پیاوان نیە بۆ دەسەڵاتی کوردی بڵێم لەبەرەوەی حکوومەتەکە پارتیە و چی ئەمە نا مقارنە ئەبێ بکەی مقارنەکە بەو شێوەی کە تۆ خەڵگەبینی و ئەبیستی و سەردانەکەیت و بۆ دەجێڕنەوە ینی بەڕاستی لە خوار خەتی خەتەرەوەن بەعزێک لە میسبەیەکی زۆر لە خەڵکی عێراق ئێ باشە تۆ لەم کاتێکی وە خەڵکێکی ئەوێ ئەم خەڵکە تەمسیلی لێ بکات لە پەرلەمانە کەواتە ئەم خەڵکە کە قاعدەیەکی جەماوەرین کە دەنگێکی زۆرن کە ڕایگەشتی تقریبان کاریگەریان لەسەر بەرسەر ڕایگەشتیەوە ئەتوانن مەساری انتخاباتەکە بگۆڕن بەوەی کە دەنگێن بە خەڵکی ئەو حیزبانەی کە لێی بێزار بوون دەوێت بێن بە خەڵکێکی ترکە خۆیان منوێنەتی خۆیان ێزانن ئەمە بۆ سایری هەموو ئەحزابەکان واردە ینی قبوڵە ئەمە شتێکە واقعە بمانەوە نەمانێت بۆ ئێمە وەکو کورد وەکو عەرزم کردی لە سەرەتاوە چونکە کێشەیەکی سیاسیمان هەیە لە گەڵ عێراقا لەگەڵ حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراقا لەوەتەی عێراق دروست بووە لە 100 ساڵە ئێمە پێویستیمان بەوە نییە کێ لە حیزبەکان دەرئەچێت دەرناچێ یا تاکە کەسێک دەرەچێ سەر بەخۆ یا سەر بەخۆ ئێمە پێویستمان بە یەکریزی و یەکدەنگی هەیە لەوێ یەکریزی و یەکدەنگیەکە بۆ ئێمە گرنگە خۆیان کرد لە پارتی 10 کەس دەرەچوو لە یەکێتی 5 کەس دەرەچوو 15 کەس دەرەچوو لە گۆڕاچەند هەر لایەنەکان یان فەردیەکانەوەی سەر بەخۆ خۆیان هەڵەبژێرن دەریژەچن بڵێن ئەمانە لەوێ یەکدەنگ بن یەکڕەنگ بن چکە بۆ ئەوە ناچن لەوێ بەڕاستی ڕاستە چۆن مەطلبە کۆکو پەرلەمانتارێکی عێراقی گرتووە ئەرکی بە پەرلەمانتارێکی عێراقی چ کورد بێت چ عەرەب بێت چ تورکمان بێت چ مەسیحی بێ ئەرکی پەرلەمانتارێکی عێراقی وەیە لەسەر سائیری بابەتەکان تەواوی بابەتەکانی محافەزەکانی عێراق قسە بکە کە باسی ئابووری دەکرێت بۆ هەموو محافەزەکانی عێراق کە باسی خەدەمان دەکرێت بۆ هەموو محافەزەکانی عێراق حەقا ڕۆڵی هەبێ لەمە بەڵام ڕۆڵی سەرەکی کتلەی کوردی بەم تەنەوعەوە بە پارتی و یەکێتی و گۆڕان و فڵان و فیسارەوە ئەرکی سەرەکی ئەوەی ئەو مادانەی کە زامنی مافەکانی خەڵکی کوردستانەکە لە چوارچێوەی هەرێمی کوردستان و ناوچە داگیرکراوەکانە ناوچەکانی تری کوردستانەکە کاتە مادەی سەڵچن ئەمە هەوڵی ئەمە بازیاتر ئێمە بۆ یەکۆدەنی و یەکدەنگیمان لەوێ پێویستە بۆ ئەلیڤان لەمە بکەین لەمەی کە هەشمانە لەدەست نەک بچینە ئەوەی کە هەشمانە بخینە بەردەمی مەترسیەکی گەورە لە ناو بچی دەورەی ڕابردووە خۆت ناو ناهێنم بەڵام چەندین کەس لەو پەرلەمانتارانە وەتانیەتیان پێ فرۆشتینەوە بۆ دەرکەوە هەندێکیان هەر پاریان وەرگرتووە کە لە دژی کوردستان قسە بکەن و کتلە دروستکەن و دژی حکوومەتی هەرێم بن خۆ شیعەشێکا کە نەنووسووە ئەویشیش لەسەرەکە ئەوە ئێمە نازانین نیش لەسەر خۆمان بکەین و داکۆشی لە مافی خۆمان بکەین لەوێ ینی ئێمە کە وەکو کورد پارتی ئەدای چۆنە چۆن نییە و بابەتیش لە لێگەڕێن بۆ لایەنەکانی تر بە ئەوە خۆیان باز لە ئەدای پارتی بکەن ئەبێت دەبێ هەموو کورد داکۆچی کارێکی سەرسەختی
قەزیێنەتەوایەتیەکە و قەزی ئیداری و ئابووری و سیاسەکان بێت کە ئێمە پێوەی ئەناڵێنین چەند ساڵە لە عێراق کە ئەم جارە ئەڵێن وڵا بەم دەستورە هەر چەندینەتی هەموو کورد ناشکێنێ بەڵام دەستورە چاوی ئەوەی تایە مەجای ئەوەی تایە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ کورد ئارامی بەخۆی بینێ چی ترماڵی وێران نەکرێ و ئەنفال نەکرێ و چیماباران نەکرێ و ئەزێنێ تەنها ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەرچی ئەم خەڵکە لە کوردستان سەرسەر بۆ نمونە سلێمانی 18 کورسی ئەڕوا 18 کورسی لەوێت تەمسیل لە خەڵکی سلێمانیەکە بەڵام زایدەن 15 و 12 دووهۆکو هەولێریش زایدەن چەند کورسێکی تری ناوچەکانی تری بەکو بڵێن دیالە و خانەقین و سەلاحەدین و کەرکووک و مووسڵ و ئەمانە 50 قسور کورسین ئەم 50 قسور کورسیە هەر کەسێکن هەر کەسێک تەمسیل لەم ناوچەیە جغرافیەکەن لەوێ ئەبێت تەمسیل لە چی بکەن لە ئێرادەی کورد بکەن لە خواستی کورد بکەن نەک بۆ دەستکەوتی شخصی بچنە ئەبێ و دەستکەوتی حیزبی ئەم حیزب بەبێ ئاگاداری ئەو حیزبی تر بچێ لەوێ اتفاقات بکە و دەنگی پەرلەمانتارەکانی مزایدە پێ بکە و بخاتە مزایدە و مناقەسەوە لە پێناوی ئەوەی کە خۆی دەستکەوتێکی هەبێ یا پلەپایەکیان زیاتر بێتە لە بەغا ئەمە کاریشی ئاتوانم بڵێم زۆر خراپە بەرامبەر بە ئایندەی کوردستانەکرێ و بەرامبەر ئێستا و ئایندەی کوردستانەکرێ بینەوە سەر مەسائلی تەکنیکی انتخابی ئێمە سلێمانی 5 بازنەیە لەبەر ئەوەی 5 کۆتامان هەیە لە 18 کورسیەکە کراوە بە 5 بازنە هەر بازنەیەکیش دابش بووە بەسەر ناوچێکی جوگرافیا مەسەن بۆ نمونە سلێمانی کراوە دوو کەتەوە سلێمانی و شار باژێر ڕووماوەت بازنەیەەکە سلێمانی جنوبی سلێمانی و قەرەداخ قەزای قەراخۆمانە بازنەیەەکە هەڵب جەسەی سایق شارە زۆر 5 جوێن بازنەیەەکە پشت دەرو بێتوێن بازنەیەکە بە دوکانەوە دەربەنی خان و کەلار و کفری و چەمچەماڵ و ئەمە بڵێ منتیقی گەربیانیش بازنەیەەکە لە هەری بازنێک لەم بازانە 3 بە 4 ینی هەندێک بازنە هەیە 3 کورسی 2 پیا و ئافرەتێ هەندێک بازنە هەیە 3 پیا و ئافرەتێ دەرەچن بۆ لە انتخابات منافەسە لەسەر ئەم کورسیانە ئەکرێ هەموو لایەنەکان لە هەر بازنێک توان بڵێم هەر بازنێک استقلالێتێکی خۆی هەیە استقلالێتێکی خۆی هەیە ئەنجا چێ ئامادەکاری بۆ کردو چۆن پارتی چۆن ئامادەکاری تامان بابەتێکی کاغزیار ئەوەی کە تا ئێستا لە دۆخی هەڵبژاردننی عێراق چاودێریەکرێتەوە بێنرێت و لێ بیسترێتەوە ئەوەیە کە پێچەم جارە لە ژێر چاودێریێکی چڕی نەدۆڵەتیا بێ و نەتەوەیەگرتوەکان یۆنامی یەکێتی ئەوروپا کۆمکاری عەرەبی ژمارەیەک لە دەوڵەتانی ئیقلیمی پێچێ نوێنەر و چاودێریان هەبێت لە هەڵبژاردنەکانی عێراق تەسەوڕەکەی ئەو چاودێری و ئەو چڕیەی کە ئێستا میدیای نێودەوڵەتیش سەرنجی زۆری خستۆتە سەر هەڵبژاردنەکان لە عێراق پێکەوە هەم چاودێرانی نێودەوڵەتی و هەم میدیای نێودەوڵەتی بتوانێت وا بکات هەڵبژاردن لە عێراق بە ئاقارێکی باشترا بڕۆ خۆی دوو ڕێ هەیە ڕێک هەیە ئەڵێ لە مەسی سیادەی عێراقەکەوە یعنی ئەوە نمونی متمانەیە بە یەکتری کە ئێمە چاودێری نێودەوڵەتی نینە ناو کایەکەوە ناو پرۆسەکەەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە یەکگرتوونین انتخابات نتایج انتخابات ڕەدەکەینەوە لە هەوڵی ساختەکاریین ئەوە بۆ سومعی عێراق باش نییە و سیادەی عێراق باش نییە هەموو چاودێر لە خۆمان کۆکەینەوە بەڵام ئەوکو من ئاگادار بم ئەوەی من ئاگادارم یۆناوی ینی کە ڕێکخراوێت کە بۆ دامی تەنمی بەشەری و پرۆسی دیموکراتیەت و انتخابی لە وڵاتانی دنیا ڕۆڵە بینێ لە ڕێی منەظەمە گەورەکەەوە کە ئێنە ئەمان هەمیشە لە هەموو پرۆسێکی انتخاباتە یاریدە دەربوون بۆ هەموو لایەنەکان کە بۆ وڵاتانی کە پێویستیان پێبوو بێ بۆ ئەوەی کە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی یاساییەوە بەرچاوڕوونیان بنێ لە ڕووی میکانیزمەوە لە ڕووی تەکنیکی انتخابیەوە چۆنێکی دابژبوونی دەوائرە انتخابەکان کاروباری ئایتی هەم مەسائلانە هاوکار بوون یۆنامی ئەکرێ ڕۆڵی بەرتەسک نەکرێتەوە ڕۆڵێکی ئیجابیش ببینێ لەوانەیە ڕۆڵە بۆ هەندی حزابی گەورە ناخۆش بێت پیان ناخۆش بێت بەڵام ڕوویەکی تری هەیە ڕێیەکی تر هەیە بەوەی کە لەبەر ئەوەی ئەو هەندی حزبی گەورە لە جنوب لە بەغاو لە جنوب نیگەرانن بەم یاسایە تەسەوڕەکەن وەکو پێویستە کورسیانە نەهێننەوە لەوانەیە ئەوان هەوڵ بن چاودێریەکە چڕوپڕتر بێ یعنی داوا بکەن زیاتر چاودێری هەبێ زیاتر منەظەماتی دەولی و ئەمانە بێنە ناو پرۆسەکەەوە ئەوە بۆ ئەوان کە مەترسیان هەیە حزبی گەورە فێڵیان لێ بکە ساختەکاری بکات بەڵام بەنسبەت ئێمە لە کوردستان
من پێم وایە ڕێژی وازە هەبێ هەتا ئەم لەحظەیە لەلایەن هیچ حزبێکەوە تا چەند پشتگیری لە کام ڕێیانەکەین بسخۆی زیاتر لە هەموو پرۆسەیەەکە لە هەموو دنیا بووە وەستان بە وڵاتانی تازە پێگەشتی کە تازەکەونە سەر سکەی دیموکراتیە توش پێکەوە ژیان پێم وابێ لەوانە زیاتر ڕۆڵی چاودێرە نێودەوڵەتەکان زیاتر دەوری بینیوە ئەشێ لە بۆ لەمە دوان ئەمریکاش دەور ببینێکەوە ئەو لەم ئەم پرۆسێ ئەوان ئەزمێکیان بۆ دروست بوو لەگەڵ سەرۆکی پێشووی ئەمریکا لەگەڵ دیموکراتێک لە بینی دیموکراتەکان و جمهوریەکانە ئەشێ لەمە لە ئەوانیش داوا بکەن ڕۆژە لە ڕۆژان ئەمە لەگەڵ دروستبوونی کێشەیان دوونی مەترسیات چاودێر زیاتر ڕۆڵە بینێ چاودێری نێودەوڵەتی و هەتا چاودێری نێو خۆیش کە تۆڕی چاودێری دروست دەکرێ بۆ ئەوەیە کە شەفافیت و پێگەرداتی بەپێی ئەو معایرێنی دەولی کە هەیە بۆ پرۆسی هەڵبژاردن پرۆسەکە بەڕێوە بچێ و ناشەرعیەت وەرنەگرێ نائەدالەتی وەرنەگرێت تەزویری تیان نەکرێ بۆم شتانەیە زیاتر کاک ڕزگار دۆخی عێراق بۆ ناسراوە لە دوای پرۆسی ئازادی عێراق و کە زۆرترین دەزۆردانەکە لە عێراقا تەسەورەکەی ئەمەڵبژاردنە لە دەزۆردانی نێودەوڵەتی بە تایبەتی هەرێمی کە بەش لە دڵتای ناوچەکە زۆر تەدەخولی کاروباری سیاسی عێراق و حتا کاروباری ئەمنی و داراییشەکەن تەسەورەکەی ئەمەڵبژاردنە لە دەرەوەی ئەو دەستێوەردان و خواست و ئیرادە دەوڵەتانی دەرەکی بێ چونەوەی باوە کاک سەربەرزەوەی باوە باز لەوە ئەکرێ ئەم شەڕەی ئەمریکا و ئێران لە عێراقە بە نیابەتە ینی کۆمەڵێک کەس هەن کۆمەڵی حزاب هەن کۆمەڵی شخصیات هەن بە عازی ئەمریکا ئەچن بەڕێوە و دامەکرێن و حەزەکەن ئەوان بێنە سەر شانۆی سیاست و گرتنە دەستی دەسەڵات و ئێرانیش لە ڕێ عزابیشی ئەوەنێ لە میلیشیەکانی سەر بە سوپای پاسداران و چیەوە ئەمانە ئەوانیش ئەیانەوێ ینی کۆ تۆ بڵی سیراعەکە وجودی هەیە سراعەکە وجودی هەیە بۆ ئیمکانیش نییە تەدەخڵاتیان نەبێ هەردوو لایەن وەکو چۆنەڵی گرە و لەسەر ئایندەی عێراقەکەن هەرکەس دەڕێی ئەو خەڵکانەوە ئەو جیهەتانەوە ئەو هێز و گروپانەوە کە سەر بە خۆیانن یان دۆستایەتیانەکەن یان لیان نزیکن ئەمە واردە لە عێراق ئەمڕۆ دەڵێم ئەتوان بڵێم هی هەمووانە بەرزی عێراقیەکان نییە عێراقی هەمومانە یعنی هەموو لایەکە بەسی عێراقیەکان نییە چونکە عێراقیەکان ئیرادیان بێ حتمما نایڵن ئەو دەستێوەردانە ببێت یعنی هیچی ژووک و کازمی کە بۆ بەڕێز زۆرا لەو ماوەیە بە فریاد ڕەسی بزانی ئەبێ لە هەردوو لا ڕازیکە یان چ ئەمریکیەکان بەخواستی ئەوان یانەوێت جۆرێ بجوڵێتەوە جۆرێ ڕەفتار بکە ئێران لەوانەیە بوێ کازمی جۆرێککە ڕەفتار بکە لە ژۆندی پلان استراتیژیەکانی ئەوان بێ ێ باشە تۆ کازمی بچیەکەیت من کازمی بم چیەکەم یان تۆ لە بینی ئەم دوو تەوەجوها کە سیراعەکە لەسەر ئەرزی عێراقە کرێ سەر واقع ئەرزی واقع عێراقە کرێ ئینی سیراعەکە خەڵکی عێراق تیا بووە بە بەسوتەمەنی خەڵکی عێراق تیا دۆڕاوە بۆیە هەتا بتوانێ هەوڵ بدرێت ئەم دەست تێوەردانە دەرەچیە کەم بکرێتەوە مش چۆن نەکرێ هەنیە بێ ئەم لایەنە سیاسیانی عێراقی گەخۆیان بەنیشتمان پەروەرە زانن لێک نزیک ببنەوە دیالۆگ هەبێت لە بینیانە حتا مەسەلەکەی دانوستانیش بێ زوعەتا شتێکەم شتێ زیاد لە دەسەڵاتە لە دەستکەوتە بەڵام بالئەخیرە بۆ میلەت بێ بۆ وڵاتەکە بێ لەژێر ڕۆشنایی دەستورا بێ بە حساب کرێت ئەم شتانە ئەکرێت ئەم تەفەهومە بێ و عێراق بەرەو ئەو ئاڕاستێ بەرێ کە عێراقیەکان خۆیان ڕسمی بۆکەن و ڕسمی با بڵین وێنایەکەن و نەخشەی بۆچش دەستخۆش بە کاک ڕزگا بەرە کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە قسەی دواسەرنجی جەنابەت ئەگەر عێراق ئەم عێراقە بێت کە لە دەرەنجامی ئەو زیاتر لە 20 دقەی کە مەگفت و گۆمان کردووە عێراق لە دۆخێکی خراپایە لە ڕووی تایفی و سیاسی و ئەمنی و داراییەوە دۆخێکی ناوخۆیی خراپی هەیە لە ڕووی ئیقلیمیەوە وەلە ئاسی نۆدەوڵەتی شاتە دەخولی زۆر هەیە بۆ ناو کاروباری ناوخۆی عێراقەوەی کە جەنابەت باست کرد ڕەنگە دوایین کەسێکە لەسا عێراق قسەی هەبێت و بڕیاری هەبێ عێراقیەکان بن و خەڵکانی تر زۆرترین گفتوگۆ و قسە و خاوەن قەرارات بن لە سەر دۆخی عێراق کورد چی بکە ینی کورد لە دۆخێکی وایە کە ئەبێ کورد نیگەران بێ لەوەی کە مادەی 130 جێبەجێ ناکرێت نیگەران بێ لەوەی کە بوجێ بۆ نانێرێ نیگەران بێت لە بەرامبەر هەموو ئەمە خاڵە ئەولەویەتەکانی ئیشوکاری پەرلەمانتاران و کتلەی کوردی لە بەقا ئەمەیە ئەنجا با من شتێکە عرزکەم شتێک بۆ تاریخ پێ لەوانە شەو ئینسان خۆ
دەردی کابراڵ هەندێک جار تەحلیلەکانی شوارد بەس من تەوەقعی من پێشبینی من ئەوەیە کاکە سەربەست ئەم جارە ئەگەر بەم شێوە فەردیەش کە کاندید بە فەردی خۆی هەڵە بژێرێ و با حیزبێکی لە پشت بێ لە ئەخیرا ئەو حیزبە ئەڵێ من ئەوەندە ئەندامم هەیە لە ناو پەرلەمانە کۆی دەنگەکانی با بڵێن قابلی ئەوەیە لەگەڵ حیزبێکی ترایە دەنگ بە کاندیدێک بم بۆ سەرۆکایەتی حکومەت و بۆ تەشکیلکردنی حکومەت من پێم وابێ ئەم جارە تۆزێ بە زەحمەت یعنی چ لە سلبیاتەکان ئەوەیە کتلەکان بەو شێوە لە یەک نزیک نابن یا حەزمی کتلەکان بەرژەوەندی کتلەکان چەقبەستنی و با بڵێن لە قاڵبدانی کتلەکان لە پرۆسەکانی ڕابردووە وەکو قاڵبێک خۆیان نیشانەیە بە لیست هاتنە دابەزین بۆ پرۆسیێ بژاردن بەشداری پرۆسیێ بژاردیانە کرد ئەم جارە پێم وابێ ئاسان نەبێ حکومەت تشکیلکردن من وای ئەبینم یعنی ئەگەر جاری پێشوو ماوەیەکی برد تا حکومەت تا عەبدولمەهدی هێنرا و کرا بە سەرۆکی حکومەت و دوایی وەکو ئێوە فەرمون و میدیاکان ئەڵێن لە ژێر فشاری وەرەواژ بوو لە ژێر فشاری شەقامە کازمی هادووەکو فریاد ڕەسێک یەک دوو مسەکینی بەکارهێنا ئەویش خۆ کێشەکان وەکو خۆت ماوە ئەزمەکان لە ڕووی ئابووریەوە ئەزمەکان زیاتریش بووە قوڵتریش بووە ئین تەوەقعیەوە ناکرێ حکومەت ئەم جارە ئاوا بە ئاسانی تەشکیل بکرێ یعنی ئەوەی عادل ئەبێ بڵێن سەر خۆزگە بە سەردەمی عەبدولمەهدی کە حکومەتیان تەشکیل کرد ئەوەنگە مانگەی پێچوو ئەوە کاتێی پێچوو یان ئەوە مشتومەڕێی برد ئەم جارە مشتومڕی زیاتر هەڵەگرێ ئەی عێراق بەرەو ئایندەیەکی نادیارە بە عێراق بەرەو خوا نەخواستە چۆن من لەگەڵ شەڕ نیم بە حەقەت ئەگەر یەخە نەگرێت و بەردەرگا پێ نەگرێ ببێ بە شەڕێکی ناوخۆ لە عێراقا لە بینی بە تایبەتی کرد لە شیعەکانە ئەوان ئەگەر تەهمیشی دەوری سونە بکەن و تەهمیشی دەوری کورد بکەن لە ئاخیرا تەهمیشی دەوری یەکتریژەکەن ئەو کتلێ لەگەڵ ئەو کتلە ئەو حیزبە لەگەڵ حیزبە و میلیشیا لەگەڵ ئەو میلیشیا بە ئاخیرا مەسیراعیشی هەزەلیە بۆ بەشەریەت ماوەتەوە هەمیشە بەهێزەیە بچووک لە ناوبەرێ من پێم وانی ئەوانە گەیشتمنە ئەو قەناعەتەوە ئەو حەدەی کە بتوانن ئللا مەگەر ئەو دەوڵەتانەی کە دەست تێوەردانەکەن لە عێراق ئەوان لەسەر و ئەوانەوە ڕێبکەون لەسەر کۆمەڵشت و ئەمان بەمان بڵێن ئێوەش بێ لەسەر ئەمە ڕێبکەون ئەجلات تەوەقعی شەڕی ناوخۆ کرێت تەوەقعی ڕێک نەکەوتنە کرێت تەوەقعی ئەوە کرێ حکومەت بە زەحمەت تەشکیل بکرێ بەڵام با ئێمە بڵێن ڕووە ئیجابیەکەی ببینین تەوەقعی ئەوەش دەکرێت کە ئەم جارە بتوانرێت خەڵکێک لە نەوعەتێکی باشتر بێتە ناو پەرلەمانەوە تۆزی عەقڵیەتی تایەفەگەری و شۆڤێنی و ئەم شتانە لەمە بە دوور بێ بێ نیشتمان پەروەرانتر زیاتر بەگوێ ئەمە ئەو نەکا تەرحی باش بکە هەوڵبا لە پرۆژەکانی خەڵکی پەرلەمانتاری بۆ کۆ بکاتەوە و پرۆژەی جوان تەقدیم کا بخاتە بەردەستی حکومەت وەکو پەرلەمان و بیکا بە یاسا ئەمڕۆ باشەشی تیابیندی یعنی احتیمال هەیە ئەمەش ببێ احتیمال هەیە ئەمەش ببێ ئاڵام بەڵام ئایا ئەحزابێک کە خوان لە تەوەجوهێکی شەڕەنجێزیا بن ئەمە قبوڵەکەن ئەمەش بابەتێکی تر کاک ڕزگار ئەژی گۆران ئەندامێن جوونی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان خۆشحاڵ بووین کە لە ڕاڤامە دەبوویت چاوەکان نێوازەکەم دەستەوە خۆش و زۆر سپاس ئەزان تا ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت